سڵاو ئازیزان ئەم کاتەوە هەموو کاتێکتان بەختەوە بێت و جارێک تریش بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کنەکشن. بەرنامەی کورد کنەکشنی ئەمڕۆمان بەرنمەیەکی تایبەت دەبێت. ئەمریکا 12 مەرجی سەرەکی بۆ ئێران داناوە تا سزاکانی سەری لا بدات و دەست بکاتەوە بە پەیوەندی دیپلۆماسی و بازرگانی لەگەڵیدا. هەر ڕۆژی دووشەمەش پاش لێدوانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پۆمپیۆ سەرۆک حەسەن ڕۆحانی ڕەتی کردەوە و گوتی ئەمریکا ناتوانێت بڕیار بدات چی باشە بۆ جیهان یان بۆ ئێران. سەلاح بایزیدی نوێنەری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە ستودیۆی دەنگی ئەمریکا لەگەڵماندایە. کاک سەلاح سوپاس دەکەین بۆ ئامادەبوونت لێرە. سەرەتاش دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەین. ئەلبەتە دید و بۆچوونی جەنابەت چییە لەسەر ئەم قسانەی پۆمپیۆ و دەزانی 12 مەرجی بۆ ئێران داناوە و ئەم مەرجانەش با بڵین لە پێناو ئاساییکردنەوەی هەموو پەیوەندیەکان بە ینی هەموو پەیوەندی دیپلۆماسیەکان لەگەڵ ئێراندا. هەر دوو هەفتە لەوە پێش کە سەرۆک ترامپ ڕایگەیان کە لە ڕێکەوتنی ئەتۆمی دەکشێتەوە ئەمریکا، زۆر کەس ئەو پرسیار لا دروست بوو بەرنامە چیە، استراتژی چی، ینی پیانۆکو کەماسیەک وەکو کەمبوونیە کە ڕای نەگەیاندەوە. بەڵام پێما قسەکانی دۆنی وەزیری دەرەوە مایک پۆمپیۆ بەشێک وەڵامی ئەم پرسیارەی داوە کە ئەمریکا استراتژیکی نۆ لە دوای دەرکەوتن لە ڕێکەوتنی ئەتۆمی ڕەچاو دەکا و لە 12 خاڵدا کە بێگومان بینەران و جەنابیش دیوتانە و ئەوە خۆی لە کۆمەڵی خاڵی جۆراجۆر دەبینێتەوە لە هەل لە گوشار هەتا بڵێنی کۆمەڵک بەڵێنێکە بێت و ئێران ئەم داوا خوازیانە جێبەجێ بکات بۆ پێش دەچێت بەڕاستی داوانە زۆر قورس بن لەسەر ئێران. ینی دوای دینە سەر مەرجەکان ینی باسی ئەو خاڵانەشەکەین کە ئەمریکا یاخود وەزیر دەرەوەی ئەمریکا ئاماژەی پێکردووە. بەڵام کاک سەلاح تۆ پێت وایە ئەمریکا با بڵێن لە ژێر باری ئەم فشارانەیە ئێران وای لێبێت بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن و دانوستاندن دەست پێ بکات لەگەڵ وڵاتانی جیهان وەخود ئەمریکا یان ئێران ئەمە ناکات بەهۆی کۆمەڵێک هەلو مەرجی ناخۆیی ئێران کە بەتایبەت دیتمان ئێمە لە دوای ئەو خۆپێشاندانەکانی چەند مانگی پێش لە ئێراندا کە نزیک لە 130 شاری ئێران بۆ یەکەم جار ناڕەزایەتەکان سنوورە سوورەکانیان تێپەڕاند و ڕوبەڕووی بە دروشم دژی خامنەیی و تەواوێتی ڕژیم درا و هەروەها باری نالەباری ئابووری کە بەشێکەمە ڕۆژانە دەبینین کرێکاران، زەحمەتکێشان، مامۆستایان، شارەکانی جۆرا و جۆر لە ڕووداوێکی زۆر بچووکی کۆمەڵایەتی کە سیاسی ژنی تەقینەوەی زۆر گەورە دروستە بێت. هەموو ئەوانە بەشێک لە کە ئەمریکا هەتا لە قسەکانی مایک پۆمپیۆشدا بوو کە ئێران زۆر تووشی زەرەر دەبێت، ناتوانێت لەلایەک بەسی ئابووری خۆی بەم شێوە بەردەوام بێت و لایەکەش پارەکەی کە هەیەی بیدا بووە تۆریزم وەکو بەحاڵ گەورەترین هێزی تروریستی سپۆنسەری تروریستی ناوچەکە ناوی برد. باشە ئەگەر ئێران با بڵین ئێران بە شێوەیەک ئەتوانێت ئەم توێژانە دەست پێ بکات، ینی بۆ قسانی کە جەنابەت دەیکە ینی ئێران تا ڕادێک لەژێر فشارێکی زۆر زۆرایە لە ئێستاە. باش ئەگەر توێژەکان دەست پێ بکاتەوە ئەو کاتە با بڵین دووچاری کۆمەڵێک گرفتی هەرێمی نابێتەوە ئێران. بێگومان ئێران دیارە دڵی بە چەند هۆکاری خۆشەیەکی لەوانە بەڕاستی تا ئێستا ئوروپا بە یەکگرتووی پشتی ئەمریکای نەگرتەوە. هەردۆنێ فتریکا مۆگۆرینی کوتی ئەو ڕێکەوتنی ئەتۆمی باشترین بژاردێ، کوتی ممچینە شتێکی مەتروو بۆ ئیدئاڵی ئەمە نەبێت، بەڵام بەرحاڵ حاڵی حازردا ئەو باشترین بژاردەیە. ئەگەر چی تا ڕادەیەک فەڕەنسا لەگەڵ ئەم شتەیە، بەڵام وڵاتانی گەورە ئوروپی تا ئێستاش نەچوونەتە بەتەواوی پشتی ئەمریکا بگرن. لەلایەک بەحاڵ پاکتۆری وڵاتی چین، رووسیا کە ناوچەند ئێران بەرحاڵکو وەکو مەحفەزێک وەکو کۆریدۆرێک بۆ ڕزگاربوون لەم شتە سەیری دەکات لەوە. بەڵێ ئەوروپا وەکو دەزانین ینی هەتا با بڵین چەند ڕۆژێک لەمەوە پێشش هەوڵی ئەوە دەن کە هەر چۆنێک بێ تەنانەت کۆمپانیا ئەوروپیەکان بپارێزن ئەوانەی کە دەیانوێت بازرگانی لەگەڵ با بڵین ئێراندا بکەن لە ئێران بمێننەوە و یاخود سەرمایەکانیان لە ئێراندا وەگەر بخەن. جا تۆ پێت وایە ئەوروپا بەتەنیا بتوانێت ئەم کارە بکا لەگەڵ ئێراندا؟ بەڵێ هەر ئاگادارین هەر لە دوای قسەکانی سەرۆک ترامپ وەزارەتی خەزانەداری ئەمریکا 90 ڕۆژیدا بە ئەو بانک و ئەو شوێنەکانێک بەرهێنان دەکەن لە ئێران کە دەرفەتیان هەیە کە بەرحاڵ بکشێنەوە یا شێو لە شێوەکان بەردەوام نەبن لەو بەرنامانێکی لە ئێرانی هەن ئەگەر نا ڕوبەڕووی سزای تون دەبنەوە. باش ئەوە مەبەستیان تەنها لە با بڵین وەبەرهێنەرە ئەمریکیەکانە یا مەبەستیان لە ئەوروپیەکانیشە؟ ڕاستەخۆ بۆ ئەوروپایەکان کە بەیانێکی دەرکردەوە وەزارەتی خەزانەداری ئەمریکا بەتایبەتی ئێمە زانین کە شرکەتی تۆتاڵی فەڕەنسی کە لە دوای ڕێکەوتنی ئەتۆمی بەرهێنانێکی باشی کردبوو بۆ لە باشووریان نەوت و گازی سروشتی ئەو وڵاتە، وەروە کۆمەڵێک کۆمپانیە بانکێک لە ئاوستریا بوو کە
دەحەوتدا بوو کە پەیوەندی بانکی ئێران لە مشکلە سەرچەکانی ئێران بۆ بەرهێنانەوە بوو کە سیستمی بانکی ئێران ئێستا نەبەسراوەتەوە بە سیستمی جیهانی بەڵام لە ڕێگە ئەو بانکە هەوڵ دەدراکە بەرحاڵ ئێران بۆ ئەو پارانی کە لە ئوروپانی ئەو نەوتەی کە دەیفرۆشێ بەرحاڵ کاتی خۆی لەبییر بکە گەمارەکان لەسەر ئێران بوون بەشێک لە وڵاتانە بەشێکی گاڵتەجار مەسەرەن بە برنج و بە ڕۆن و بە قەند و لە ئیندیا و لە چینەوە کرد لەو ڕێگا کە حرب کەش بێتە دەستی ئێرانەوە بەڵام ئێستا ئەو بانک باشە ئێستا ئێران ناتوانێت با بڵێن خۆی لەو سزایانە لا بدات یا ئەگەر بیەوێ خۆی لە سزاکان دەرباز بکە بە چ شێوەیە ئەتوانێم کارە بکات من پێم وایە ئەگەر یەکگرتوویەکە بێ لە نێوان ئەمریکا و وڵاتانی ئوروپیدا هەنگاویش یەکەمە ئەگەر بێت و بەرحاڵ بێگومان خودی وڵاتی چین کە ئێران هیوای لەسەر بەستەوە بە ساڵانە بە نزیکێ 600 تا 700 میلیارد دلار ئالوگۆری بازرگانی هەیە لە ئەمریکا قەت نایە مەسا ئەو ئالوگۆر و بازرگانەی بکاتە قوربانی ئەوەی کە بەرحاڵ هەندێک پەیوەندی ئابوو لەگەڵ ئێران دروستکە بەوە گەمارۆکان لەسەر ئێران تونتر دەبن و ئەمریکا بژاردەی سەربازیشی باس کردو هەر دۆنیە پەنتاگۆن ڕایگەیاند بەڵێ ئێستا دەهاتمە سەر ئەو پرسیارەیان ئەگەر هاتو ئێران بەم هەلومەرجانە ڕازی نەبوو یاخۆ بەم مەرجانی ئەمریکا کە ئێستا دایناوە ڕازی نەبێت و هەر بەردەوام بێت لە دەستێوەردانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو کاتە دەبێت ئەمریکا چی بکە ئایا پێ وایە هیچ بژارێکی لەشکری دەست پێ بکات هەر دۆنیە ئاگدارن پەنتاگۆن ڕاگەیاند کە بژاری سەربازی تاوتۆ دەکانەوەکو ڕاستەخۆ هێش بکە سەرگان بەڵام بەرحاڵ ئامادەجی هێزی سەربازی ئەمریکا ناوچەکە لە کەندا و لە وڵاتانی دەور بە دۆر بجۆمان دەبێت لە هەواڵەکان کە ئێران هێزەکانی خۆی ئەم بورە ئەمریکا هێزەکانی خۆی لە جۆرجیا لە ئازەربایجان پێگەکانیان بەهێزتر دەکا کە و بەشێکی دیکە لەو گەمارەوە لە دژی ئێران و بەرحاڵ ئەگەر ئەمریکا ناڕاستە خۆش نسێدنی ئەو شەڕە لەگەڵ ئێران بەرحاڵ هەوڵداکە ئێران لە وڵاتانی ناوچەکە لەو شەڕی پرۆکسیە نیابەتی کە بەڕێوەی دەبا لە وەکو پۆمپۆش باسی کرد لە یەمەن و لە سووریا و لە لبنان بە دوور دەکاتەوە باشە ئەی هەڵوێستی رووسیا لێرەیە چۆنە بێت رووسیا تا ئێستا بەڕاستی تەموو مژاویە ئەمە رووسیا بەرحاڵ لەوەی کە بەحاڵ پرایسی قیمەتی نەوت چۆتە سەرێ قازانجی دیتۆ کە بۆ یەکەم جار دوای 4 ساڵ گەیشتە نزیک بە 80 دلار دوایە خودی رووسیاش دەرگیری کۆمەڵێک گەماروی ئابووری ئوروپا و ئەمریکا و شتەیەوە و بەردەوام ئەمریکاش لەو بینێ کە کۆمەڵێک گەماروی تازەی بەسەر رووسیادا سەپاند من پێم وانە رووسیا دوجار بچێتە ئەو کە لەسەر ئێران قمارە بکات چون بەها رووسیا کێشەی ئوکراینی هەیە کێشەی کەریمی هەیە کۆمەڵێک هەناردەکردنی گازی سروشتی بۆ ئوروپا هەیە و کۆمەڵە بازرگانی زۆر گەورەیە بۆیە دوجار ئەم شەڕە قەولی ئێرانەکان شەڵە زەرگەرێکی ئێران دەیکا و ئەو هەڕەشانەکە وڵام داتەوە پێما بە تەنیا بمێنێتەوە کاک سەلاح بەپی قسەکان دوا دەرەکەوێت کە بە هەر جۆرێک بێ گۆڕانکاریکی گەورە لە ئێران بە تایبەتی و لە هەرێمەکەدا بەگشتی بەڕێوەیە بێگومان دیارە ئەو ئەگە بە پێمە باسی شرایەتی ئابووری ئێرانمان کرد ئابوورێکی داڕوخاوە 3 ساڵ دوای ڕێکەوتنی ناوەکی خەڵکی ئێران زۆر دڵی بەسوو بە و ڕێکەوتنەکە وەز ژیانیان باشتر بێ باردوقیان باشتر بداخەوە ئەو پارێکە بەشی زۆر کە دەڵێن نزیک بە 150 میلیارد دلار کەش دراوەتە بێران بەشی زۆری ئێمە دەبینین لە ناوچەکە سەرف دەکرێت لە یەمەن سەرف دەکرێت یەمەن حوسی کە هێزێکی زۆر چکولە بوون تا چەند ساڵ پێش لەکوێیان بوو مۆستەکی بالیستیکی بە میلیۆنها دلار ڕۆژانە بنێرن بۆ یە حەزب الله کە لە دوای شەڕ 2006 لەگەڵ ئیسرائیل بە تەواوی وێران ببوو توانی هەمووی باش کاتەوە هێزێکی بۆ هێزێکی سەکدار هەتا لە هەڵبژاردنەکانی لوبنان توانیان هەموو 29 کورسی بەشی شیعەکان بەدەست بێنن لە عێراق هەندێک باز لەوە دەکرا کە بە میلیۆنها دلار لەسەر هەندێک کاندید دوشتە سەرف کراوە بۆ هەموو ئەوانە وەکو پۆمپۆش کوتی ئێران یا دەبێ ئابوورەکەی باشکە ناتوانین هەم ئابوورەکەی باشکە و هەم دەست تێوەردانیش بکە بۆ ئێران لەسەر دووڕیانێک ماوەتەوە بەڕاستی دەبێ بەرحاڵ چیتر هیوا بۆ نەبەستێکە لە ئەو لێکترازانێ ئوروپا و ئەمریکا کەڵگوەرگریە یا لە کۆمەڵ وەکو ساڵانی پێشتر بۆیە لە بەڕاستی لە هەموو ڕۆکەوە ئێران چاوەڕێی کۆمەڵە گۆڕانکاریە خەڵک هەر چەند ڕۆژ پێش لە شاری کازدرونی باشووری ئێران لەسەر کێشێکی زۆر بچوو بەڕاستی گەورە دروست بوو خەڵک گوژا خەڵک باشە کاک سەلاح ئەم گۆڕانکاریان یاخود ئەم فشارە ئابووریانە کە ئێستا وا تونتریش بووە لەسەر ئێران تا چەندێک لە بەرژەوەندی با بڵین گەلی ئێراندا دەبێت تا چەندێک کار یاخود بە پێچەوانەوە کارە کاتە سەر خەڵکی ئێران لە ڕخنەگرانی ئەم گەمارویانە کە لە ساڵ لەسەر ئێرانێ بۆ ئەو بکدیان کورد ئەو گەمارویانە فشار دەخاتە سەر چینی مامناوەندی و خواردەوەی کۆمەڵگا و ڕژیم هیچی پێناوی ژیانی خۆی بە حەساس برد بەڵام لە ڕاستیدا ئەمە دیتمان لە کاتێکدا 3 ساڵ نیو
ڕژیمی ئێران دەرفەتی هەبوو پارە و پوڵێکی زۆری هاتە دەستی هەموو پارانە هیچ گیانی خەڵکی باش نەکرد بەڵکو زۆر خراپتر بوو هەڵاوەسانی دۆلار لە ئێرانێکە زۆر هەڵدەکشێتە بۆ 7,000 دلار ژیانی خەڵک بە هەموو چینەکانیانەوە چینی مامناوەندی ئێران بە تەواوی بەرەو لە ناوچوون دەچێت و ئەو شەقەی بینی کۆمەڵگا لە نێو بە میلیۆنان هەژار و کۆمەڵێکی زۆر بچووکە دەسترسیان پارەیە بۆیە من پێم وانییە بەڕاستی وە خەڵک دروستە لەسەر ئەو گەماران ژیانن خراپتر دەبێت بەڵام بەرحاڵ بەڵکو بتوانێت بێتە وەسیلەی ڕێگایەکە بەڕاستی گۆڕانکاری لەیان دروستکە. بەڵێ باشە بابینە سەر مەسلەی با بڵێن پەیوەندیەکانی ئەوروپا لەگەڵ ئەمریکادا ئایا ئەمریکا ئێستا ئەم فشارانی کە زیاد کردەوەکو پێشتریش ئاماژەمان بەوە کرد ئەوروپیەکانیش لە هەوڵی خۆیاندان بۆ با بڵێن دەرباسکردنی ڕێککەوتنە ناوکیەکە یاخود با بڵێن هێشتنەوەی ئەم ڕێککەوتنە تا ڕادێک تۆ پێدوانی ئەمە هیچ کار بکاتە سەر پەیوەندیەکانی نێوان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئەوروپا؟ نامە پێم وانێ یەکێک لە ڕخنەکانی ئوروپیەکان دەیانگرت یاخود ئەگە بێت و ئەمریکا لە ڕێککەوتنیەتون بکشێتەوە ئاسۆی دواڕۆژی ڕێککەوتن لەگەڵ کۆری باکوور تێک دەچێت بەڵام دیتمان کە زۆر زیرەکانە ئیدارەت ترامپ لە پێشدا حەولیدا ئێستا کە ئەو ڕێککەوتنە چارەسەر بکرێت بۆیە من پێم وایە بەوەی کە لە ڕۆژانی داهاتوودا کە بەرحاڵ سەرۆک ترامپ یا ئیدارەی ئەمریکا بتوانن هەنگاوێکی زۆرتر هەڵگرن بۆ ئەو ڕێککەوتن لەگەڵ نۆرد کۆریا دەتوانێت ئەو ئوروپاش قیقناع بکا بەوەی کە بەڕاستی بەرحە پلانێکی داڕێژراو هەیە و ئەمریکا دەهەوێت بەرحاڵ لەو ڕێگەوە چارەسەری ئەو وەزاک. باشە تۆ پێت وایە ئێران بتوانێت دەستبەرداری پشتیوانیکردن لە حیزبوڵڵا بێت لە حیزبوڵڵای لوبنان ئەگەر چی وەکو باسمان کرد ئەو ڕاپەڕینی ئەتەمانگ پێشی ئێران خەتی سوورەکانی بەزاندووە خەڵک ڕوبەڕووی کولجەتی نظام بەوە یەکێک لە گەورەترین دروشمی لە ڕۆژی ئەوڵەکە کاتی خۆی خومەنی هاتە سەکارەوە بوو کە هەناردەکردنی شۆڕش ئێرانە بۆ ناوچەکە و بە تایبەتی ئەوەی کە پێی دەڵێن هیلالی شیعە ناوچەکە بۆیە ئێران بەڕاستی بە میلیاردتا دلار لێ سەرفی کردو ئێران سەدان هزار ملیشای شیعی لە لوبنان لە سووریا لە عێراق و لە یەمەن و شوێنەکانی دیکەش بە حاپەروەردە کردو ژە چاو دێ بۆیە ئەگەر بەشێک لە حاکمیت ئەو مەلاتەندڕەکان ئەوە دەڵێن کە بێت و گێران ئەو شەڕانە لە ناوچەکە ئێران دێکا بۆتە هۆکارێک لە ناوخۆدا بپارێزرێ دەڵێ هەتا شەڕ لە سووریا و لە لوبنان و لەوانە بێ ئێمە پارێزراوین بۆیە چاوەڕێ ئەوە دەکەن کە بێت و ئێران بەڕاستی دەست بچێشێتەوە لەو دۆستیە وەردانێشتانە فشارێک خەڵک زۆرتر چاوکراوەت بوو نەترستر دەبن و بەرحاڵ لە ناوخۆ تووشی مشکلە بچێشە دەبن. بەڵێ کاک سەلاح پۆمپیۆ بەڕوونی باسی لە دەستێوەردانی ئێران کرد لە عێراقدا ئاماژەی بەمە کرد بە تایبەتی ئەمەش وەکو پێشتریش باست کرد لەم هەڵبژاردنەی ئێستای عێراقدا با بڵێن زۆر ئاماژە بەم دەستێوەردانی ئێران کراوە لە کاروباری عێراق جاتۆ پێ خوێندنەوەت بۆ ئەمە چییە بۆ مەسەلەی دەستێوەردانی ئێران ئایا دەستبەرداری ئەوە ئەبێ ینی پێم وایە یەکێک لە گەورەترین دەرەنجامی هەڵبژاردنەکانی عێراق ئەوە بوو کە ئەوەی کە سیاسەت دەرو ئەمریکا بەرحاڵ لەسەر عیبادی لیستەکەی بەرحاڵ سیاسەت داریش بوو بە هەموو ئەو گۆڕانکارانی کە بەنسبەت هەرێمی کوردستان و ئەو لە دوای 16 ئۆکتۆبر واناتە پێشەیە یەکتیتمان بەڕاستی لە ڕێدەی سێومەوە هاتۆ ینی ئەو بۆ خۆی توانێت گۆڕانکارێک دروستکە ئەگەر چی ئێستا باس لەوە دەکرێت سەدر کەسێکە بەرحاڵ دوورە لە ئێران هەروە تۆمەتبار دەکراکە چەند ساڵەکە پەیوەندی لە سعودیە وڵاتانی سونە دروست کردو و بەڵام هەموو کات دژی ئەمریکاشە بخۆی بەڵ هێزی سەدر تەنها هێزێک بۆکە لە 2005 و حوتوانە دوو جار لەگەڵ ئەمریکا شەڕی کردەوە تۆمەتبارە بە کوشتنی سەدان سەربازی ئەمریکایی لە وڵاتە و ئێران لایش کە حەوتدا بەرحاڵ ئەو لایەنە شیعانە کۆکاتەوە لە ژێر چەترێک کە زۆر ئاستەمە بۆیە هەروە پۆمپیۆ هۆشداریدا بە ئێران کە دەستێوەردان لە داهاتوی سیاسی عێراق نەکا دەکرێت ئەوە وەکو دەستپێچێک بێ بەرحاڵ بێت چاوەڕێک بزانین لە ڕۆژانی داهاتوو بە پێکەنانی حکوومەتی عێراقی چۆن چ لایەنێک سەر دەکەوێت ئێرانەیە ئەمە ئەگەر لایەنێکی کە با بڵین ئەو لایەنانەی کە دەڵێن سەر بە ئێرانن یاخود ئێران زیاتر دەتوانێت کاریگەری بکاتە سەریان تۆ پێت وایە ئەگەر لایەنێکی وە حکوومەت پێک بهێنێ لە عێراقدا دەستێوەردانەکانی ئێران ڕاناوەستێ لەوێ یاخود گۆڕانکاریەکان بۆ ئێرانیش جیاواز ئەبێت پێکمان چون ئێستامە واردی فازێکی نۆ بوونە ئەگە جاران شەڕی داعش بوو بەرحەڵ ئەمریکا و ئێران بە شێوەیەک ناڕاستەوخۆ
شەڕی داعشیان دەکرد و ینی یەکتریان تحمل دەکرد کە هەر کەس لە ناوچێ خۆی شتێکەکە. ئەمڕۆ لە دوای ئەم هاتنی سەرۆک ترامپ دوای دەرکەوتن لە ڕێکەوتنیەتی لە دوای ئەم 12 خاڵی ئەمریکا کە بە استراتێژیشی نۆ دەوێت بە پرچێران بداتەوە، ئەو بەرکەوتن احتمالی ئەم شتە هەیە کە ئەگە بێت و بەرحاڵ هێزێکی نێزیک لە ئێران بەسەرکات فشار بۆ دەرچوونی ئەمریکا لە عێراق و ناوچەکە زۆرتر بێت تا لە عێراق، چون ئێستا ڕۆژانەمە دەبیسین کە ئەو لانە تونندڕۆکانیشی عێراقی وەکو ئامبری وەکو ئەوانی دیکە کە بازەوەکەن کە ئەمریکا سەری داعشتەوە ئەو بۆ نایاساییە کە ئەمریکا بەحاڵ لە وڵاتەکان بێنێتەوە. بۆیە بەرحاڵ ئەمریکاش دیارە دەبێت استراتێژیشی هەبێەوە بە هەر پێکدادانێک ئیمکانی هەیە کە بێت و بەرحاڵ باشە بە لە بەرچاوگرتنی ئەم شتانەی کە ئێستا دەگوزارێت لە ناوچەکەدا وەکو ئەوە ئەم خاڵانەی کە ئێستا پەمپێۆ لێرە وەکو ڕوونکردنەوەی ڕێبازی سەرۆک ترامپ ڕایگەیاندووە، تۆ پێت وایە شیانی گۆڕینی ڕژێمی ئێران نزیک بێت؟ دیارە زۆر دە 15 ساڵەکە بەڕاستی ئێران درێژە بە و ڕێکەوتناندا ناوەچی دەداوە هەربار ئێران کە نێزیک بۆتەوە لە لێواری کۆمەڵێک داڕمانی ئابووری و سیاسی توانیوێتی بە بەرحاڵ بڕێکەوتنێ وەکو خامنەی کوتی من بە فارسیەک و نەرمشەشی قارەمانانەوەکو بەڵام دادەبەزێت لە هەندێکشە بەڵام وەکو شتێک بۆیە چاوەڕ دەکرێت کە بەڕاستی ئێران دوجار بە هەموو شتێک ڕازی بێت بۆ خاتێکە ئەو حکوومەتە خۆی نەجادا، بەڵام ئێمە دە بزانین کە ئایا ئەگەر تەنانەت ئەو ڕێککەوتنش بکار لەگەڵ ئەمریکا و ڕۆژ ئاوا ئێران ئەو ئێرانە نابێت کە ساڵک لەوە پێش بوو یا 6 مانگ لەوە پێش بوو، چون لە کۆمەڵێک ڕۆوە لە بەرچاوی خەڵکی خۆی زۆر بچووک بۆتەوە هێزێک بوو کە هێزە تونندڕەوەکانی ناوچەکە و شیعەکان لە ناوچەکە پشتیان پێ بەس بوو بۆ هەموو ئەوانە ئەگەر بێت تەنانەت ئەو ڕێککەوتنش بکرێت پێما زۆر سەختە دژوارە ئێران بچێتە ئەو قۆناغە، بۆیە چاوەڕان ناکرێت بەڕاستی چاوەڕان دەکە گۆڕانکاری گەورە بەرحاڵ لە ئێران و ناوچەکە. باشە لە کاتی ئەو گۆڕانکاریە گەورەیە بە بینە سەر لایەنە کوردەکانی ئێران، ئایا ئامادەن تا چەندێک ئامادەن بۆ ئەو گۆڕانکاریە ئەگەر لە ئێرانە ڕوو بدات؟ دیارە لەیشێک لە کێشەکانی ئەمە حیزبەکان ڕۆژهەڵاتەوە بوو کە بەڕاستی بەشێکیان لێک ترازانی ناوخۆی بوو و بەشێکیان نەیانتوانی بوو کە لە شکلی بەرەیەکی هاوکاریەک پێشتر کۆبنەوە. بە خۆشحاڵیەوە لە ماوەی 3-4 مانگ ڕابردوو ناوەندی هاوکاری حیزبە کوردستانیەکانی ئێران دروست بووە کە بەرحاڵ هاوکاری سیاسی و دیپلۆماسی حتا پێشمەرگانیان دنەوەدا دەستی پێکردووە و ئەگەر لە ئومێدیشە لە داهاتوودا کە بتوانن بە شاندی هاوبەش بە دروستکردنی ناوەندی دیپلۆماسی لە وڵاتانی ئوروپایی و بەتایبەت لە واشنگتۆن درێژە بە خەباتیان بدەن کە خەڵکی ڕۆژهەڵات ئومێد و هیوای بووە کە ببین پێکەوە ئەو حیزبانە شتێک دەکەن، بۆیە من پێم وایە ئاسۆ ڕوونترە بەخۆش بینم پێ. باشە کاک سەلاح، با بڵین ئەم ڕێککەوتنە یاخود ئەم هەوڵانی کە ئێستا دراوە ئایا لە ڕوانگەی ئەوە بووە کە زانراوە گۆڕانکاریەک لە ئارادایە یاخود هەر خۆتان وا بڕیارتانداوە کە ئێستا کاتی ئەوە هاتووە کارێک بکرێت؟ من پێم وایە لە ڕووی کۆمەڵێک ڕۆم بوو دوای ڕووداوەکانی کوردستان چەژمانجی هاتووە و هەلومەرجی ناوچەیی و ئاسایش ئەو ناوچەش تووشی کۆمەڵێک کێشە بوو لەو ڕۆوە. لە ڕووی دیکەشەوە بەڕاستی لە مێژ بوو هەموو حیزبەکان تەنانەت ئێمەش خۆمانێک و کۆمەڵا و بێگومان حیزبەکانی دیکە ڕۆژهەڵات حەول لە ئەوە بۆ کە بەرەیەک هاوکاریەک پێکەوە دروستکەن کە تەنانەت ئەگەر ئێمە لە حاڵ ئێستادا لە کوردستانی باشوورشین کە بتوانین بەرگەی ئەم کوشار و شتانی داهاتوو بگرین و پێشم وایە کە هەموو لایەک هەست بەو پرسیارەتێ کراوە و خەڵکیش دەبینێت کە بەتای بە دوای خۆپەشاندانەکانی 4-5 مانگ پێش کە ئومێدێک هەیە کە بۆ کۆمەڵە گۆڕانکاری لە ناوخۆی ئێراندا. بەڵێ وەکو بینیمان ئێستا بۆ نمونە لە سووریا کاتێکە گۆڕانکاریەکان لە سووریا بەڕێوە بوون یاخود شەڕی ناوخۆ دەستی پێکرد تا ڕادەیەک ئەو شەڕا ئەو زیانانە ناوچە کوردیەکان پارێزرا لەو شتانە. ئایا پێتان وایە لە حاڵەتێکی لەم جۆرەی با بڵێن دووبارە بوونەوەی ئەمەی سووریا ئەگەر لە ئێراندا ڕووبدات ناوچە کوردنشینەکان یاخود کوردستانی ئێران با بڵێن پارێزرا و بێت لەو مەترسیانە؟ دیارە دەبێت ئەوە لە بەرچاو بگرین کە سووریا وڵاتێکی زۆر بچووکترە و ناوچە کوردەکانیشی ناوچێکی زۆر بچووکن. ڕۆژهەڵاتی کوردستان ناوچەی کوردستان ناوچێکی زۆر پێوەرێکی زۆر گەورەی هەیە لە 4-5 پارێزگا پێک دێکە هەندێکی ناوچەکانی دەوروبەری ئەو پارێزگایانە
و خەڵکێکی زۆر بینی 10 تا 20 میلیۆن کەس لە نێخۆ دەگرێەوە ئەو دەرفەتە بڕاقسێ بەڕاستی و حیزبەکانیش بتوان ئامادەیان خەڵکی نێوخۆش بێگومان دەبێ بە هاوبەشی ئەو شتە بەڕێوە بچێ ئومێدی ئەوە هەیە کە بەرحاڵ بتوانن بە ئەگەر بەو شەرتی ئامادە بن پلانێکی تۆکمەی یەکگرتووی سیاسی و دیپلۆماسی سەربازیانە بێ بتوانن کە بەرحاڵ ئەو هەلومەرج دووبارە لەوێش دووپات بێتەوە. بەڵێ کاک سەلاح تۆ بۆ خۆت خۆش دەزانیت لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەژی ئێستا کۆمەڵێک با بڵێن بابەت هەیە لێرەکە با بڵێن بۆتە سەرنجی میدیاکان بە تایبەتی لەسەر بەڕێوەبەرایەتی سەرۆک ترامپ وە لە هەمووی گرنگتریش ئەوەیە کە مەسەلەی دەستێوەردانی رووسیا لە هەڵمەتەکانی هەڵبژاردن کە هەتا ئێستاش ئەم لێکۆڵی ناوانە بەردەوامە. جا هەندێک لە شارەزایان دەڵێن ئەم با بڵێن ئەم شتانی ئێستا کە پەمپێیۆ ئەم خاڵانەی با بڵێن بڵاو کردوتەوە و ئەم فشارە نوێیانە و کشانەوەی ئەمریکا لە ڕێککەوتنی ناوکی ئەمە هەمووی بۆ لادانی سەرنجە لەسەر ئەو شتە ناوخۆیانەی ئەمریکا. جا تۆ پێ دوایە ئەمە تا چەندێک ڕاست بێت؟ بەداخەوەی بۆ خۆمان دەزانین هەموو ئەمە لێرەین بەتابەت ئیدارەی ئێستا دوای ئەو هەڵبژارنێکە 2016 کرا کۆمەڵێک پرسوڕای بۆ خۆی دەبێت تا ئێستاش ئەو کێشەی ناڕاستەخۆی دەستێوەردانی رووسیا کۆمەڵێک کێشەی کە سەر ترامپ دەگەڵ خۆی هێنا سێبەری خستۆتە سەر یعنی ئەوکو دۆمستیک پۆلیتیک سیاست نێوخۆی ئەمریکا سەبەری خستوەتە سەر ئەو ڕووداوانەی نێونەتەوەی کاسێک سەیری ئەو تەلەڤیزیۆنان دەکەن تەلەڤیزیۆنەکان دەکەین هێندە گرنگ بە پرسی ناوخۆی یا دۆمستیک پۆلیتیک دەدەن زۆر جار ڕووداوی زۆر گەورە هەیە نێونەتەوەی پێوەستە بە ئەمریکا. دیارە منیش پێم وایە ئەگەر ئەو ئیدارەی ئێستای ئەمریکا ئەم دەستی ئاوەڵاتر بە ئەو کێشە و پرسانەیەکە لە دوای هەڵبژارنەوە ئێستاوە نزیکی ساڵ نیوە کە هەر بەردەوامە دەیتوانی باشتر وە ئێمە دیتمان کە لە دوای ڕووداوەکانی 11 سپتامبەر هەردوو دموکرات و کۆماریەکان توانێت بێگرتووی بڕیارێک بدەن بەڵام بەداخەوە ئەم بەرە دروست نەبوو تا ئێستا بەردەوام لە ئەمریکاش بەحاڵ وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست باز لە تەوری پیلان دەکرێت باسی شت دەکرێت و ئەوە شتێکی زۆر ئاساییە کە ڕوو بدا بەڵام وە کەمێک بەداخەوە ئەو شتە ئەو سیاست یەکگرتووە لاواز دەکات ئەو دەبێت یەکگرتووەکە بێ بەرحاڵ لە ناو بۆ کۆمەڵک پرسی گرنگ و بەتابەت ناکرێت ئیداری ئێستا بێنێ لەسەر ڕوبەڕووبوونی سەربازی ئێرانە بکاتە بەرحاڵ بیانوێک بۆ خاتی کێشە ناخۆیەکانی چارەسەرکە. بەڵێ باشە وڵاتانی هەرێمەکە ئەوانەی کە نەیاری ئێرانن تا چەندێک سوود لەم بابەتە ئەبینن و هاوکاری ئەمریکاکەن لە شیانی هەر هێرشێک بۆ ناو ئێران؟ من پێم وایە لە ماوەی 40 ساڵی ڕابردوو 39 ساڵ ڕابردوو کە کۆماری ئیسلامیان دروست بۆ هیچ کات هاوکاریەکی یا کەمەربەندێکی هەرێمی دژبێران وەکو ئەمڕۆ دروست نەبوو. ئیسرائیل بەتایبەتی کە زۆر ناڕازی بوو لە ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران و وەکو خۆیان باز دەکەن لە ڕێگای دەستگای سیخۆری موسادەوە توانێنە سەدان هەزار بەڵگەی ناوەکی ئێران بێنە دەرێ و زۆر کەسی شێمانە ئەوە دەکات کە هەرو بەڵگانە بوونەکە سەرۆک ترامپیان بۆ ڕازی کردو کە بەڕاستی ئێران درێژەی بە دروستکردنی حچەکی ناوەکی دایانی بەردەوام بۆلەوە خۆی حکوومەتی ئیسرائیلیش کە بەرحاڵ ئامادەژی دەربڕیوە و وڵاتانی سوننی عەرەبیش وەکو سعودیە و کەندا و هەر ئەو ڕۆژەکە پەمپە و ئەو 12 خاڵی ڕاگەیان وڵاتی بەحرێن و سعودیە و ئیمارات پشتگیریان لەو 12 خاڵە کرد بووە من پێم وایە ئەو وڵاتانە دەورێکی گەورەیان دەبێت بەحاڵ وەکو فشارێک بە دەوری ئێران دروستیان کردەوە. ئێمە باسمان کردمان وڵاتانی عەرەبی سونە ئیسرائیل و لەسەرەوە لە باکووری ئێرانیش ئەو وڵاتانێک ئەندامی ناتون بەتایبەت جۆرجیا و ئازەربایجان دەوریان دەبێت و ئێرانش بێگومان لە ئەمریکا لە ئەفغانستانیش هێزی سەربازیە هەموو ئەوانە گوشارهایەکەن کە باشە لە باڵێنەمە هەمووی وەکو گریمانەیەک ئێمە باسیەکەین ئەگەر هێرشێک ڕووبدات بۆ سەر ئێران تۆ پێدوانیە لەو حاڵەتەیە مەترسی بۆ سەر ئیسرائیل زیادەکات؟ بێگومان تا ئێستاش کەس نازانێت بەڕاستی پێشکەوتووی سەربازی ئێران ئەو موشەکانە کە باس دەکەن کە موشەکانی باڵستیکی رووسیەکانە بەربەرچاو بگرین هیچیان بەڕاستی کارگەرێکی ئەو توان نەبوو بەشی زۆری ئەو مۆشەکانە یا لە حەوە تەقاندراون تو ڕێگایان پێ نەگەیشتونەتەوێت و ئەو لە بیریشمان لە دوای بەڵام ئێران چەند جارێک موشکی مەودا درێژ و مەودا مامناوەندیشی تاقی کردوێتەوە موشکی باڵستیکی مەبەستم بەڵە من پێم وانی ئاستی پێشکەوتی ئەو موشەکانی ئێرانیە لەو ئاستا بێت کە بتوانێت مەسەن بۆ نمونە ئەمریکایە ناتۆ دەتوانێت موشەشی دژت هەوایی وەکو پاتریۆت لە
لە ئیسرائیل و وڵاتانی کەنداودانێک کە پێمانێ لەو تەکنۆلۆژی ئێران لەو ئاسەردا بێت کە بتوانێت بەرپرچی ئەو سیستمە بداتەوە. کەواتە هیچ مەترسێکی لەو جۆرە دروست ناکات بۆ سەر ئیسرائیل یاخود بنکەی لەشکریەکانی ئەمریکایانی ئەمریکاش لە ناوچەکە چەند بنکەی تری لەشکری هەیە. وایە من پێم وایە ئەگەر بێت و وڵاتی ئیسرائیل بەتایبەتی کە زۆر هەڕەشە دەکات لە ئێران و وەکو بۆ خۆی دەڵێت چۆتە ناو ئێران و ئەو هەموو بەڵگانەی هێناوەتە دەرێ بەرحاڵ شتێکێ لە پێی دەڵێن پریئەمپتی ئەتاکیانی تۆ خۆت بەرکە لەوەی کە دوژمنەکەت هێرشتۆ بکاتەوە هێرشی کارسازی خۆت بکەیت. بۆیە لە ئێستادا بەڕاستی ئاسوویەکی ڕوبەڕووبوونەوەی سەربازی لەگەڵ ئێران ڕاستەوخۆ نییە. بەڵام دیارەگە بۆش چون هەرەوە دوێنە پەنتاگۆن و ئاماژە پێکرد هەموو ئەوانە لەژێر بەڕاستی وشەدان کە ئامادەجی سەربازی هەل شتان دەکەن. بەرحاڵ لە هەموو بارێکدا لایەنێک هەیە کە زیاتر لە بەردانواندن بکە لەم هەلومەرجەی ئێستادا پێت وایە چ لایەنێکیان بتوانن لە بەردانواندن بکەن. وەکو ئەمە دەزانین بەحاڵ ئەوکو ڕواڵەت دەچێت لە دوایەوە کە ڕێکەوتنی ئەتۆمی ئەمریکا هاتە دەرەوە دۆنی قسەکانی پۆمپێۆ سەرۆک کۆمار ڕوحانی هەردۆنیش دوای قسەکانی دەستی کرد و بە هەڕەشە کرد و کوتی بەحاڵ ئەمریکا دووبارە دەگەڕێتەوە بۆ سیاسەتی بوشی کۆڕ و ئەو کە 2003 بوو ئەومە ئەو شتانەمان زۆر دیوە و ینی ئەمریکا ئێران بەڕاستی کۆماری ئیسلامی پشتی بەو کرێ بەوە بەستەوە کە ئەو یەکگرتوویە وڵاتانی ڕۆژ ئاوایی نییە کە بتوانێت بەرحاڵ ئەمریکا و کەلیتمان 2001 ئەمریکا توانی ئەو شتەی دروست کرد کە هێرش بکاتە سەر تاڵبان. ئەگەر بێت ئەو یەکگرتووە دروست بێ وەکو ئێران پشتی بەستەوە کە لە ڕۆژانی داهاتوو دانوستان دەکەن کە وڵاتانی ئەوروپایی وە وڵاتانی ئەوروپایی چی جواب دەدەنەوە هەمووانە توانێت کاریگەری هەبێ لەسەر ئێران بێکومان. باشە دوا پرسیارم زۆر بە کورتی ئەم شتانە نابێتە هۆی مەترسی زیاتری با بڵین ڕێکخراوە تیرۆریستەکانی ناوچەکە بۆ سەر با بڵین بەرژەوەندەکانی ئەمریکایە بەرژەوەندەکانی ڕۆژاوە. بێگومانەوە یەکێک لە ڕەخنەکانەکە وەکو باسمان کرد یەکیان ئەو بوو کە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ کۆریا باکوور کاتە خەتەر و ئەوەی کە بەردەوام ڕخنە دەگرن کە بەرحاڵ ئەو هاتنی ئەمریکا بۆ عێراق ڕێکخراو تونندڕەکانی بەهێزتر کرد. بەڵام دوجار دەبێت ئەو وڵاتانە گەیشتن تا قۆناغێک وڵاتی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی سوننە و بە کۆمەڵێک ئەو ئەمریکا و وێزەکانی کە دەبێت بە شێوە بەرپرسی سیاسی ئێران بدەنەوە زەرەری زۆرترە لەوەی کە بوەستە. بەڵێ کاک سەلاحی بایزیدی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتا. سپاس. لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشنمان تا بەرنامەی داهاتوومان هەر شاد و بەختەوەر بن.